کۆتایی ئەم هەڵبژاردنە دەمێ ئەوتان پێ بڵێم هەڵبژاردنێکە بۆ ساختنەوەی عێراق. عێراقێک تا ئەم لەحزەیە ئیستقراری نەکردووە نەتیجەی تەدەخلاتی وڵاتانی ئەقلیمی. عێراقێک نەتیجەی نەبوونی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی سەربەخۆ، عێراقێک نەبوونی هەیئەتی وەزیرانی سەربەخۆ. بەڵکو زۆر جار بۆ بڕیاردان لەسەر شتێک داوای فرسەت کراوە تەلەفۆنێک بکەن بۆ ئەنقەرە، تەلەفۆنێک بۆ تاران، تەلەفۆنێک بۆ قەتەر، تەلەفۆنێک بۆ سعودیا، تەلەفۆنێک بۆ نازانم چۆن دەنگێ. نوێنەرانی خەڵکی عێراق نابێ موافقەی سعودیا و موافقەی قەتەر و موافقەی فلانجێ و فلانجێ بێت. دەبێ داخوازیەکانی کە دەیکەن لە هەولێر و عیمارە و بەسرە و ڕوومادی و نەجەف و کەربەلاوە بێت داخوازیەکان. نوێنەرانی ئەوان بن. بۆ بازێک لە بەتایبەتی من کە سەرپەرشتیاری بازنەکانی سنووری پارێزگای نینەوە کە ئەو بەڕاستی جیاوازە لە پارێزگاکانی تر. پارێزگای نینەوە عێراقێکی بچووکە بۆ خۆی. هەرچی ئاین و ئاینزا هەیە لە عێراق و هەرچی پێکهاتەنەتەوەیەکان هەیە لە عێراق و هەرچی تایفەکان هەیە لە عێراق لە پارێزگای نینەوە هەیە. بۆیان پێم وایە زۆر جار ئێمە هەڵاکردنێ وڵا پارێزگای نینەوە عەرەبیە یا پارێزگای نینەوە کوردیە یا پارێزگای نینەوە تورکمانیە. نا، پارێزگای نینەوە عێراقیە. عێراقیە وەکو چەپکە گوڵێکی ڕەنگاوڕەنگ وەکو هەموو جارە جەلال مام جەلال دەیگوت بە ڕەنگە جوانەکانی ئیمەنی ئەم شاری جوان. ڕاستە ئەوە زۆر جار زەرێ لێداوە، نەعەراتی تایفی تێدا هەبووە، بۆچوونی شۆڤێری تێدا هەبووە، دەمارگیری تێدا هەبووە. ئەوە بووە سەبەبی ئەوەی ئەمە جارێک قاعیدە و جاری دومیش داعش بێن لە مووسڵ دابەزن، ڕێگا بکرێنەوە و تەجاوز و هێرش کرد بۆ سەر شارەکانی کوردستان، بۆ سەر بەغداد، بۆ سەر شارەکانی تر. ئەم پێم وایە ئەوە لە ئەنجامی هەبوونی عەقلیەتێکی کۆنی گۆشکراو بە بۆچوونێکی شۆڤێنی کە ئەمە بەداخەوە تەنها زەرە دەدا. ئەم پێم وایە ئەم هاتنی داعش و وێرانکردنی مووسڵ بەداخەوە، مووسڵی حەدبا و مووسڵی چل پێغەمبەرەکان وای لێ کردووە کە خەڵکی مووسڵ بێتەوە بۆشکۆی. ئەم پێم وایە ئێستا هەمووی ئامادەیە بۆ پێکەوەژیان بۆ داهشتەوەی مووسڵ و ئاوەڕاندنەوەی مووسڵ دەڕێتەوە. تا ئێستا بەداخەوە ڕێگا نەدراوە خەڵکی مووسڵ بگەڕێتەوە و خەڵکی شەنگال بگەڕێتەوە بە تایبەتی پاش ئەو کارەساتەی لە شەنگال ڕوویدا بێمە کارەساتێکی گەورە. ئێمە شەنگالیەکان خەڵک دەڕەوە شەنگالیەکان شەکاکن گومان لە سێبەری خۆیان دەبن حەقیان. 74 جار 74 فەرمان 74 جار جێنۆساید لەدژیان کراوە. 74 جار جێنۆساید لە دژی ئێزیدیەکان کراوە لە شەنگال و لە باقی ناوچەکان. ئێمە باسی 74 دەکەین بۆ گرنگ نییە تا 74 بژمێرین. هەموو کەس فێر بووە لە مەکتەب تا 74 بژمێرین. گرنگە ئێمە فێر بین چۆن دەتوانین پارێزگاری لە ئێزیدیەکان بکەین. حکوومەتی عێراق سەرکەوتوونە بۆ فەشەلی هێناوە، هەرێمی کوردستان فەشەلی هێناوە، حمایەی دەوری فەشەلی هێناوە. بۆیە لێک بیرەوە بکەینەوە کە چۆن دایان پارێزنێک ڕەقەم دوو ئەو کارەساتی کە تەجاوز کراوە لەسەر کچ و ژنانی ئێزیدی بەداخەوە نەخۆش و دایکی ئێمە و ئەو کارەساتە کارەساتێک نییە کە لە ئەنجامی خراپی ژنەکانە. ئەم کارەساتە ڕوویداوە بۆ شکاندنی کەسایەتی ئینسانی ئێزیدی لە ڕێگای حیا حکومەتیەوە. پێویستە ئەوە وەکو مەسلەیەکی کۆمەڵایەتی بەپێ ئەو قانونی ناجیاتی کە ئێستا دەرچووە چارەسەر بکەن. مەسەلەی تری کە ئێستا گرنگە بەلامانەوە ئەوەیە کە ئێزیدیەکان ئەکەی سێی مانگی هەشتەی ئابیان لەبێ ناچێت. سێی ئاب ئەو ڕۆژەیە کە شاری کۆچۆ وێران کرا، ئەو ڕۆژەیە کە دایان و سەدان و هەزاران ژن بەڕفێندا، ئەو ڕۆژەیە کە سنجار لەوێ وێران کرا. هێزێک لەوێ هەبوو هێزە سەحبیکردنەوەی شەو بەبێەوە 1 تەقەم چەقین 11,000 سەرباز. پێویستە ئەو مەسەلە لێک ئەو جینایەتە لێک بۆ. ئێمە باسی ئێرهابیەکان دەکەین. ئێرهابیەکان لەبێ حکوم بدرێن و
بەدوادا چونیان بۆ بکرێەوە ئەی ئەوانەی کە بەشێک لە تەسیلاتیان بۆوانە چێ دەبێت ئەو ئەوانەش لێکۆڵینان لەگەڵ بکرێن زەر مێمە مەحکومی بەیەکەوە یشکەین هەمولایەتمان کارێکی وا بکەین کە عەلەمی کوردستان یەکگرتوو بێ و پرۆژەیەکی کامیلی هەبێ بۆ ئاوادانکردنەوەی ئەو ناوچانەی کە هەیە بە تایبەتی پارێزگای مووسڵ شەنگال و هەندێک جێگایتر لە عێراق مەنکوب وێران کراون لەگەڵ خاک کراون بێ ئێمە داوا بکەین پرۆژەیەکی متەکامل هەیە بۆ ئاوادانکردنەوە و خەڵکەکە بجێڕدرێن بۆ سەر زێری باو بە مانەوەی خەڵک لە کەمپەکان تەنها بۆ تەزویرە دەنا کەم لە دهۆک یا کەم لە شەنگال کەم لە دهۆک یا کەم لە مووسڵ فەرقی چییە؟ تەنها بۆ تەزویرەوەی دێنەوە و هەڵوچدەن بریار بدن هیچ حیزبێک نابێت ناو کەمپەکان هەرمەندیان بژاردن بکات. يعني على اساس كذا نحن بارتي اوريدي